زانایان دەفەرموون مناڵ سێ مەرحەلەیە. مەرحەلەی خراپێتی ئەوەیە باوکو دایک تەکلیفی لێ دەکەن، داوای لێ دەکەن، ئەمری پێ دەکەن، هەر جوابیشیان ناداتەوە، بە قسەیان ناکات. مەرحەلەی باش نەک زۆر باش ئەوەیە ئەو مناڵە کاتێک باوکو دایک داوای شتێکیان لێکرد جێبەجێی دەکات، بەڵام بۆ خۆی هەست و شعوری ئەوەندە بەرز نییە بێ داواکاری باوکو دایک خۆی ئیشەکان جێبەجێکە، نە، مهملە. بەڵام کاتێک کە ئەمری شتێکیان پێکرد دەیکات. بەڵام باشترینی ئەوەیە کە خاوەنی ڕێزێکی زۆر بەرزە، دەزانێت ئەو باوکە چی پێ باشە و چی پێ خۆشە بۆی دەکات، دایک چی پێ باشە دەیکا، طبعاً لە چاکەدا. ئەمە مناڵی ساڵح، ئەمە ڕێزە بەرامبەر باوکو دایک. بۆیە خوای پەروەردگار لە دوای حەقی خۆی باسی حەقی دایک و باوک دەکات. إما يبلغن عندك الكبر أحدهما أو كلاهما فلا تقل لهما أف ولا تنهرهما. نەبە قسەکردن بێزاریان بکەیت، نەبە تەسەڕوفات و هەڵس و کەوتیشت بێزاریان بکەیت. بێڕێزی مناڵ عاقیبەتی خراپی بۆ ئەو مناڵە بەدواوەیە. هەر مناڵێک لەگەڵ دایک و باوکی بەڕێز بوو، بەختەوەری و سەربەرزی دنیا و دواڕۆژی بەدواوەیە.